الحمد لله. لە دوای بەجێهێنانی مانگی ڕەمەزانی پیرۆز و 30 ڕۆژ بە ڕۆژوو بوون، پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت فەرموویەتی هەر کەس 6 ڕۆژ لە مانگی شەوالیش بە ڕۆژوو بێت، وەک ئەوە وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بوو بێت. زانایەکی ئاینی توێژینەوەیەکی زانستی و شەرعی لەبارەی ڕۆژووی شەشەڵان ئەنجام داوە، وەک خۆی دەڵێت لێکۆڵینەوەکانی گەشتووە بەوەی فەرموودەکە دروستە و پاداشتی گەورەی هەیە. زۆر ڕوون و ئاشکرایە، شتێک نی بڵێ وڵا عولەمای ئیسلام حەچی فەرموودە هەبووە ئەمیان جوان گوڵەی پاڵاوتووە و جیان کردوتەوە صحیح و ضعیف و مەوضوعانە لە یەکتری لە ڕووی سەنەدەوە هیچ ئیشکالێکی نیە، لە ڕووی فقها و فقیشەوە عولەمای ئیسلام بە درێژای تاریخ تا ئەمڕۆژ تا عولەماکانی کوردی خۆش بەگو مامۆستای مدەڕیس و هاوشێوەیان فتوایان داوە کە ئەم ڕۆژێکی سونەت و ئیشکالێکی نییە، کە مادەم لە ڕووی شەرعیەوە لە ڕووی فقیەوە لە ڕووی سەنەد و لە ڕووی علمیەکی ئیشکالێکی نییە و شتێک وەکو سونەت وارد بووە ئێمە پابەندی پێیەوە و کومور سونەتەکانی تعاملی لەگەڵاکەین و ئیمانی بابەتەکەش بوو ڕۆژوو سونەتی شەشەڵان خۆشەویستی لای کوردان هەبوو نوعاش بڵاوم کرد وەختی خۆی. مامۆستایەکی ئاینیش ئاماژە بە پاداشتی گەورە و نەبراوەی ڕۆژووی شەشەڵان دەکات کە سونەتێکی موەکەدەی پێغەمبەری ئیسلامە درودی خوای لەسەر بێت. پیامبەر صلی الله علیه و فەرمێ وەکو وایە ساڵەکە بە ڕۆژوو بێت. ئەمجا ئەمە ڕای زۆربەی زانانی فەرمودەناسی جمهوری زانانی فەرمودەناس و چوار مەذهەبەکەیشە. وەڵای پەیامان ئەوەی بتوانێت بیگرێت با بیگرێت، چونکە بە فەزلی خوای گەورە لە ڕەمەزانە توێشوویەکی گەورەمان کۆ کردەوە، ئەگەر خوای گەورە لێ قبوڵ کردبین بۆ قیامەت ئەمیشی بخەینە سەر، لەبەرەوەی ئەگەر لەم ساڵە خوا نەخواسە گوناه شتێکمان کرد بەمانە بیسڕینەوە. زانایانی دێرین و نوێژ پشتگیری سونەتەتی ئەم ڕۆژە دەکەن و هانی موسڵمانان دەدەن ئەم سونەتە گەورەیە زیندوو بکەنەوە و 6 ڕۆژی مانگی شەوال بە ڕۆژوو بن و خۆیان لە پاداشتێکی گەورە بێبەش نەکەن. دەیا بەڵگەی عەقڵی و نەقلی لەسەر دێننەوە و چەندین یاسای فقهی و ئوسوڵی دەکەنە بەڵگە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.